حزب دەسەڵاتدار و کەسایەتیە سیاسیە سیکۆلارە دەستڕۆشتەکانی هەرێمی کوردستان و مشتەقاتەکانیان کە جگە لە هەستی دیندارانەی خەڵکی کوردستان حساب بۆ هەموو شتێک دەکەن، بەڵام لە جەژن و بۆنە ئیسلامیەکاندا بە دەرکردنی بەیاننامەیەک دەیانەوێت گردنی خۆیان لەو هەموو ستەم و گەندەڵیەک پاک بکەنەوە کە بە درێژایی مێژووی کورد لە سەردەمی شاخەوە تا ئێستا بەرامبەر ئەم میلەتە موسڵمانە دەیکەن. ئەمانە هەر بە پارە و سامانی دزراوی خەڵکی کوردستان دەیان کەناڵ و ماکینەی ئیعلامی زەبەلاحیان دامەزراندووە و لە ڕێگەی ڕۆشنبیری دەستی دوو پسپۆڕ و شارەزای دابەستەوە سوکایەتی و پەلاماری دین و بیر و باوەڕ و پیرۆزیە ئاینیەکانی ئەو میلەتە دەدەن کە خۆیان وتانی لە سەدا ৯٩ موسڵمانە و بە هاوردەی بیری نامە و دۆبلاژی دراما و فیلمی بیانی کاریگەری زۆر خراپی لەسەر تەونی کۆمەڵایەتی و تێکدانی ڕەوشتی گەنجان و لەبەر یەک هەڵوەشاندنی خێزان دەکەن و کار لەسەر دوورخستنەوەی کۆمەڵگەی موسڵمانی کوردستانەکەن کە بە هاو ڕەوشت و دروشمە ئیسلامیەکان لەلای پێگەیەکی گەورە و گرانی هەیە. بەپێی بە دوواداچوونێکی پەیام دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان کە پێگاتی حیزبە چەپ و سیکۆلارەکانە بە دەسەڵاتدار و پاشکۆکانیشانەوە لە ڕێگەی ڕاگەیاندن و دروستکردنی دەستگا و ڕێکخراوی جیاجیاوە کار لەسەر بڵاوکردنەوەی بیری ئیلحاد و لێدان لە پیرۆزیە ئاینیەکانی خەڵکی کوردستان و کەمکردنەوە و نەهێشتنی ڕۆڵ و کاریگەری و کلتور و ڕۆشنبیری و ڕەمزە دیارەکانی ئیسلام دەکەن و هیچ دەرفەتێک بۆ جێبەجێکردنی ئەو مەرامانە بەفی ڕۆنادەن. سەرچاوەی دارایی ئەو کەناڵ و ڕاگەیاندن و ئەو ڕێکخرا و دەستگای دۆلێژانەش هەمان ئەو سەروەت و سامان و داهاتە دزراوەیە کە بەدەیان ڕێگەی گەندەڵی لە خەڵکی دەبەن و دەسەنن. بەڵام بۆ شاردنەوەی ئەم پیلانە هەر یەکەیان لە جەژن و بۆنە ئیسلامیەکاندا پیرۆزبایی لە میلەتێک دەکا کە جگە لە زمان هیچ خاڵێکی هاوبەشیان نەماوە لەگەڵیدا. لە نێو شەقامی ئیسلامی کوردستان و کۆمەڵگە موسڵمانەکەیدا پارێزگاری لە ئەمانەت وەک مەرجی دینداری و خواناسی و موسڵمانەتی سەیر و مامەڵەی لەگەڵ دەکرێت. بەڵام ئەو دەسەڵاتە سیاسی بە زەبری هێز و دیموکراسیەتێکی ساختەکرا و خۆی سەپاند و حکومێکی تاریک و پڕستەم و برسیکردن دەکا سامان و ژیان و سەر و ماڵی خەڵکەکەی خۆیان نەک بە ئەمانەت نازانن بەڵکو کەوتونەتە تاڵانکردن و بەکارهێنانی بۆ خۆشگوزەرانی خۆیان و بنەماڵە سیاسیەکان و سەرکوتکردنی خەڵکە خاوەن ئەمانەتەکە کە زۆرینەی کۆمەڵگەی کوردستانی پێکدەهێنێ. پەیامی پیرۆزبایی جەژن و بەیاننامەی هاوسۆزی سەرانی سیکۆلار و حکومڕان بۆ میلەتەکانیان لە جەژنەکانی ڕەمەزان و قوربان و سەری ساڵی کۆچی و یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام و یادە ئاینیەکانی دیکەی موسڵمانان هیچ نییە جگە لە خوتوکەدانی هەستی پاک و دیندارانەی خەڵک. بەڵام چاودێران دەڵێن ئەم بەیاننامە کارتۆنیانە چی دیکە هیچ کاریگەریەکی نییە و خەڵکی کوردستانیش زیاد لە هەر سەردەم و کاتێکی تر چاوکراوەترە و دەبینێ دەسەڵات و سەرکردەیەک هێندەی تاڵەموویەکی لەگەڵ میلەتە موسڵمانەکەی خۆیدا نەهێشت بێتەوە بۆ ئەوە ناشێ گوێی بۆ بگیرێ. زۆر جارەوەی دەبێتە گاڵتەجاڕی و قسەی نەستەقی ناو خەڵک پەیامی پیرۆزبایی ئەو بەرپرسە پلەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بڕیار و مقدراتی هەموو هەرێمیان لە دەستی خۆیاندا قۆرخ کردووە کەچی لە بۆنە و جەژنە ئیسلامیەکاندا هاوشێوەی هاوڵاتیەکی ئاسایی هیوا دەخوازێ کە کێشە و قەیرانەکان چارەسەر ببن. ئەمە ئەگەر ئاماژەیە بێ بۆ ڕاستیەک ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی دەسەڵاتی عەلمانی و چەپگەرە کاڵایەکی بەسەرچووی هاوردەکرا و نامۆیە بە کۆمەڵگەی کوردستانی کە دزی و گەندەڵی و ستەمکاری جێگە و ڕێگەیەکی لە ئاینەکەی دانیە و پەیامی پیرۆزبایەکانیشیان لە بۆنە ئیسلامیەکاندا هاوشێوەی ئەنجامی هەڵبژاردنەکانیان تەنها ساختە و کارتۆنیە.